هەلبەت لە دەمی ئاشتی گەرەکە دەهاتی وڵاتان ji بۆ باشکردنا ژیانە گەلان بە ئاشتیژی بنەیانان ڕە ئاوا دەبە لەوان گەلک کەس باوەڕ دکن دانوستاندن بە کۆمەڵین تیرۆریستیان وەکە دانوستاندن تیرۆریستی ڕە بژارەیەکە لێگەلۆ بە کۆمەڵین وەکە تالیبان و داعش ڕە یان باشتر ئەم بێژین پاشماین داعش ڕە قەت بگەهن ئارمانجان و گەلۆ باوری هەیە ئەو کۆمەڵ ببن شریکین حکومەتین نەخواگرتین وەکە عێراق و ئەفغانستان دکتر هێمن میرخان بڕێڤەبەری ناڤەندی لێکۆڵینên هەرێمê û yên nefnetewî li Zankoya Kurdistanê mêvanê Kurdconnection gelek bi xêr hatî diktor spas bû demê te babetek alûz em dizanîn helbet em dibîsîn ku serokê Amerîkî ji nişkî ve planek ragihand ku digel Taliban diaxivin û rengel Amerîka û dîsan ji nişkê ve ew danûstandin jî پوچ کردن لێ پرسیارە مەیە سەرەکە ئەوەیە گەلۆ هیڤی هەیە قەت لەگەڵ کۆمەڵێکە تیرۆریستیە وەکە تالیبانیان وەکە وەکی مەگوتی پاشماین داعش لە عێراقی بگات ئەنجامان برای من تبێ سیاست ئەمریکی سیاستێکی زۆر وازەح بێت تبێ بزانین کە دۆست کینە دژمن کینە ئەو گروپێت کو جەنابێتە ئاماژە پێ کردی ئەو گروپەکن ئیمان په ناسیۆنالیزم نیە گروپەکن ئیمانن پانخوازیێت ئایدۆلۆژیێت سەدێت ناوەڕاستە هەی ئەوە بەس مشکلە ئەوەیە و ئەمریکا لە دوای 11 سپتامبردا ئەو سیاست ئەمریکای بۆ ئەو وڵاتێت کو داگیر کردووە ئەفغانستان و ئیران ئەفغانستان و عێراق دیگە کۆمەلگای نێودەوڵەتیدا سیاستێکی وە باش نەبووە و بتوانێت ئیدارەیەکی باش ئەو منتەقانە بکە هەرچەند کە بەڕای مندا و ئەو منتەقەیەکی زۆر ئاڵۆزن کێماسیە ئیدارەیە وڵاتێت ئەفغانستان و وڵاتێت عێراقی کێماسی ئیداریان و خەڵکی ئەفغانستان و خەڵکی عێراقی بخۆت بێت تەحمل مەسئولیەتی بکە ئەو کێماسیەت ئیداری وەلی کردیە و خەڵک زۆر بهێوی بیت بەتایبەت لە عێراقی و لە ئەفغانستاندا هێوی بیت لە حکوومەتدا دووبارەت پشتاخۆت بەس نەڤەپە و گروپانەدا بەس وەکو سیاست پرایمە سیاستێکی باش نابێت کە تاالبان یان ئاخفتنێ بکەن هەر گروپێک و ڕەنگی ئەو گروپانە بدە چونکە زۆر جا ئاسانترین ڕێک باشین ڕێک نابێت بڕای هەلبەت وەکو دەبێژن بژارە بوو دکتەر من هون بەشداری کۆنفرانسێکی بوون لێرە زانکۆیە جۆرج میسن ڕێکخستە بوو لە واشتن چەند ڕۆژان و بەحسی پرانیا پانێران لەسەر مەسەلا تیرۆری کۆمەڵێن توندڕێ و عێراقی بوو یعنی ئەنجامی داوی تو گەهشتی چ باوەڕێ کۆنفرانسە ناتۆ بوو زانکۆە جۆرج میسن بڕێڤەبەر بوو زۆربەی ئەو توێژەرت لوێرێ بوون گەشتن ئەو باوەڕێک و خەتەرە داعش خەتەرەکە درێژخایەنە داعش تەواو نەبووە داعش فکرە داعش ێمایە ئەو ناوچەیەک و ئەم لێجی ناوچەیەکی زۆر ئاڵۆزە و کو نابیت وڵاتێت ناتۆ بتایبەت وڵاتی ئەمریکا بگەنە ئەف قەنەعەتەی کۆ دروستە کە تازە داعش جغرافیای وە نەمایە بەس نەمانە جغرافیای داعش معنای ئەوە نییە و مانای تەوابوونە داعشە هەلبەت ئایدۆلۆجیاوی هەرمایە هەر کەسە بیرە ینی تەوابوونە خەلافەتە داعشە بناو خەلافەت لە عێراق و لە شامێ بەس مانای ئەوە نییە و ئایدۆلۆژیا داعش مایە و تبیا وڵاتت ناتۆ وڵاتت نێودەوڵەتی لە دژی داعش تبیا زۆر پدرستی شۆڵ ساف مەسەرێ بکەن هەلبەت ئەگەر بە ئەشکەرەیژی لێ هەنێک باوەڕی دی عێراقی بخۆدا هەنا و ئەف خەلکین و هەتا ڕادەیەکی باوەڕی هەیە و پشتەوانین داعش بوون یان دیگەل داعش بوونە یان خەلکی پێکهاتی ینی گەلک بە ئەشکەرەی بێژن بەعسیەت بەری بینە ناف پرۆسی سیاسی عێراقیدا باوەڕی دیبوانە هەبێت تبێت تەسامەحەکە نەتەوەیی هەبیت لە نیشتیمانی هەبیت لە عێراقی لەسەر ئەساسە سەروەری یاسا سەروەری یاسا لە ڕێگا دەستورە عێراقی ئەگەر ئەوە دروست بیت برای من دێ فکرەیەکی باش بیت بۆ شەرتێک و لا مەرکەزیەکی باش لە عێراقی دروست بیت ئەو ناوچەیەکی فدرالی بۆ سونیە ناوچەیەکی فدرالی بۆ خوارە عێراقی و ناوچەیەکی فدرالی بۆ ئەو منتەقانێت پرانیە سونیانە پرای من ئەگەرە و لا مەرکەزیە دروست بیت لەسەر ئەساسێ جێبەجێکردنا دەستور لەسەر ئەساسی سەروەریە یاسا برای من دەکرێت ئەو ئاڵۆزیێت کوهی کێمتر بکەن یعنی ئەوە پاش ڕۆژە عێراقێک و بدیتناتە
يعني شويه باش يعني دولة بمينيت يعني او ذاكري مؤسساتي عراقي تبي ابينيش بيتا عراقيه او غلطت كو بيشي كردي نابي دوباره بكنا وكيد شيء بونمونا او وقتی که تو دیباسیفیکیشن دادن که 350,000 چک دار تو درتی کی و هیچ تسامحی که بوناکی که هنکو بینابنا سیستم عسکری عراقی تو 350,000 شركات بودجي حكومة درسكي يعني حكومة عراقية جشتها قناعتي كنت بعد لا مركزية كابت برايمن و تسامحها كان اجتماعي شوكم قلت دوباره بكما بدي بها هبي العراقي سباس دكتور هيمن بس تخش قال لك بخير هذه زنجي امريكا هم دكتور هيمن مرخان بريفبري نافندي لكولينين هريمي وين نفلتوي لزانكو كل سنه بمرابو